ناوە فڕۆکەیەکی نەناسراو لە ئاسمانی هەرێمی کوردستان بە دەوری خۆیدا دەخولێتەوە و هەوری بازنەی لەم شێوێ دروست دەکات بێ ئەوەی حکومەت و لایانی پەیوەندیدار بە دۆداچوون بکەن و قسەی لەسەر بکەن. بەشێک لە شارەزانی کەشناسی لە تۆڕە کۆمەڵاتیەکان دەڵێن ئەمە فڕۆکەیەکی سەربازیە و جۆرێک گاز بە ئاسماندا بڵاو دەکاتەوە کە دەبێتە هۆی وشکە ساڵی و بێبارانی و بڵاوبوونەوەی هەورەکان. هەندێکیشیان لەگەڵ ئەم بۆچوونەدانین. دیارە بۆ ماوەی چەند ڕۆژێکە و ئەمڕۆ لە ڕۆژانی ڕابردووش کۆمەڵێک خەتی هەوراوی لەسەر ئاسمانی ناوچە جیاوازەکان هەرێمی کوردستان دەرکەوتە بوو. دیارە ڕابۆچوونی جیاوازی لەسەر باسەکرا بەشێکیان باسییان لە دزینی هەورەکانە کرد لە ناوچەکانی هەرێمی کوردستانەوە بەرە و وڵاتە دراوسێیەکان و هەروەها باسی شێوازێکی ڕژانی گازیان نەکرد لە ئاسمانی ناوچەکە. ئێمە لێرە ڕاستی بابەتەکان خێنە ڕوو کە ئەمە تەنها پرۆپاگەندەیە کە ئەسڵی زانستی لە پشتەوە نیە. ئەگەر بێت و بە نمونەوە گرین چونکە ساڵی پار هەمان کات لە ئیدارەی سەربەخۆی سۆرانیش هەمان دیاردە دروست بوو بەڵام بارانێکی ئەجگار زۆریش باری. تەنانەت لە وڵاتانی دیکەش ئەم دیاردە بینراوە دیاردەیەکی ئاساییە بۆ پشتڕاستکردنەوەی ئەم دەرکەوتنی ئەم دیاردەیە لەسەر ئاسمانی ناوچەکانی هەرێمی کوردستان. دیارەمانە هێڵی فڕۆکەین بەهۆی فڕۆکەی جەنگی یا خودبا بڵێن لە شوێک لە شێوەکانی فڕۆکەی جەنگی ئەم هێڵانە دەرەکەون. پێیان پەیوەندی کرد بە چەند لایەنێکی ئەمنی و فڕۆکەوانی بەڵام بێ ئاگایی خۆیان لەم بابەتە دەربڕی. شارەزایەکی بواری فیزیایی وەردەگرین. ئەو دەڵێت دەکرێت ئەم دیاردەیە بۆ چەند مەبەستێک بێت. پیتاندنی هەورەکان و بردننی لەلایەن وڵاتێکەوە لە ڕێگەی فڕۆکەی جەنگی یاخود ڕووپێوی ئەنجام بدات کە ئەمیان هۆکارێکی لاوازە. ئەگونجێت والێکی بێتەوە کە بابەتی سیخوڕی بێت بەڵام سیخوڕی دانانیشێت مەسەلەن لە ڕۆژێک ئەم کارە ئەنجام با کە بە تەواوەتی ئەم فڕۆکەی لە ئاسمانە ببینرێت بە پێچەوانەوە ئەتەوێت بشاردرێتەوە. ئەمە ئەبێتە هۆیەوەی ئایا بۆ مەسحکردنە ئەگەری هەیە بۆ مەسحی جیۆلۆجی بێ بەڵام ئەوەنەی من ئاگادار بم مەسحی جیۆلۆجی عادەتەن مەرج نییە بە بازنەیی بێت. توێژینەوەیەک هەیە لەلایەن چەند کەسێکەوە لە ساڵەکانی 2012 و 2014 کراوە کە باس لەوەکەن باشترین ڕێچکەکانی تیارە بۆ پیتاندنی هەور ئەمەیە کە بازنە بە دوای یەکا بێت. ئەگەر یەکێک پشت بەو توێژینەوەی ببەستێ ئەگەری هەیە بگیتە ئەو دەرەنجامی بڵێ مادام ئەم شکڵە لەوەی ئەو توێژینەوە ئەچێت ئەمە پیتاندنە بەڵام دوجار بەڕاستەکەی هەر ڕێچکە و بیرکردنەوەی زانستی ناتوانانی بە مطلقی بڵێ ئەمەیە مەگەر خۆیان ئەو زانیاریە بن. ئەگەر بابین بڵین بە گریمانە دای بنین بڵێم گریمان ئەم بابەتە بۆ پیتاندنی هەورەکانە بۆی کە باران ببارێن. بەڕاستەکەی گاز نییە و هیچ ترسێکی ئەوەی من ئاگادارم هیچ ترسێکی نییە بۆ سەر ژیانی خەڵک. جۆرەکانی پیتاندنی هەور بەڕاستی پشتە بەستێ بە چەند مادێکی دیاریکراوە. یەکێک لەوانە هەنێک لە جۆرەکانی خوێ بەکارهێنرێت لەلایەن ئەم فڕۆکەوانەوە کە خوێەکە ئەکەنن بڵاوەکەنەوە بەناو هەورەکەیە ئەمە بێتە هۆی زیاتر چڕبوونەوەی گردەکانی ئاو و ببێتە دروستبوونی ئاو. بەڵام دوجار پێم وابێت ئەمە زۆربەی زۆری ئەم کێشانە لەم کاتانەیە هەڵەیات کە وشکە ساڵیت. فڕۆکەکە تەنها لە ئاسمانی هەرێمدا نابیندرێت بەڵکو پێشتریش لە ئاسمانی تورکیا بینراوە و هەمان بازنەی بە دەوری خۆیدا کێشاوە بێ ئەوەی لە ڕاداردا ناو و ناونیشانی ئاشکرا بێت لە ناکاو دەردەکەوێت و دواتر نامێنێت. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.